ئەمڕۆ یەکێک لە گرنگترین و سەرەکیترین پرسەکان لە کۆمەڵگەی کوردەواریدا پرسی ژنە، کە نەتەنیا پەیوەندی قوڵی بە ژیانی گشتی ڕۆژانی خەڵکەوە هەیە، بەڵکو بە شێوەیەکی ڕاستەوخۆش بە چۆنایەتی پێشکەوتنی کۆمەڵگە و بەڕێوەبردنی سیاسەتی کوردیشەوە بەستراوەتەوە. بەر لە هەموو شتێک پێویستە هەمومان لەسەرم حەقیقەتە کۆک بین کە سیاسەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی لە 100 ساڵی ڕابردوودا لە پێناو وەگەڕخستنی سیاسەتێکی کاریگەر و دەستنیشانکردنی ئاسۆیەکی چارەسەری لە گۆڕەپانی پرسی ژندا هیچ سەرکەوتنێکی نەبووە. بەڵام لەگەڵەوەشدا زۆرێک لە ڕێکخراوەکان و دامەزراوەکانی تایبەت بە مافی ئافرەتان بەردەوام لە هەوڵدان بۆ ئەوەی ژن ببێتە خاوەنی پێناسەیەکی مرۆڤانەتر و شایستەتر بۆ ئەوەی باشتر بژین و بەهرەمەند بن لەو پێناسەیەی کە شایانی ژنە لە کۆمەڵگادا. هەروەها یەکێک لەوانەش ناوەندی ژنۆلۆژیە کە ئامانجی دروستکردنەوەی پەیوەندی نێوان زانینە لەگەڵ ژن و کۆمەڵگا. بۆ قسە و گفتگۆی زیاتر سەبارەت بەم مژارە و پرسی ژن لە کۆمەڵگەدا هەرێستا و بەڕێگەی تەلەفۆن خاتوو هاوژین زیبا ئەندامی ناوەندی لێکۆڵینەوەی ژنۆلۆژی لە سلێمانیەوە بۆتە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. خاتوو هاوژین زیبا سڵاو، ئەم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئەمەت قبول فەرموو. زۆر سوپاس بۆ ئێوە، سڵاو لە بەڕێستان و لە گوێگراتە. هەر بژی وەکو یەکەم پرسیار حەزەکەم بۆ ئێمە و بیسەرانی رادیۆ سەلام ڕوون بکەیتەوە ئاخۆ ژنۆلۆژی چییە و کەی دامەزراوە و هەوڵی چی دەدات؟ بەڵێ، وەک لە سەرەتا لە پێشەکێکە بەڕێستان ئاماژەتان بۆ کرد. پرسی ژن پرسێکە تەواو پەیوەست بە ژیانی هەموو مرۆڤێکەوە و پرسی ژن ئامادەبوونی ژن لە ژیانە بەواتای چارەسەرکردنی هەموو کێشانە دێت کە لە ژیانە ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە. ژنۆلۆژی زانستی ژنە. ژنۆلۆژی دووبارە ناساندنەوەی ئەو کەسایەتیەیە کە لە مێژووی نووسراوی دەسەڵاتی پیاسەلاریە هەڵدراوە ئەو توانایانەی ژن و ئەو ناسنامانەی کە بۆ ژن دیاریکراوە بە گوێرەیەکی ئەو دەسەڵاتە دروست بکرێت. دووبارە ژنۆلۆژی هەوڵەدات ئەو ناسنامانەی کە لە دەرەوە بۆ ژن دیاریکراوە بە عەقڵەتی پیاسەلاری لە ڕێگای دینەوە، لە ڕێگای ئاینەکانەوە، لە ڕێگای کۆمەڵگا و بیرکردنەوە و فکرە جیاوازەکانەوە بۆ دیاریکراوە، سنوورێکی بۆ دیاریکراوە، هەوڵ دەدات ئەو سنوورانە تێک بشکێنێەوە دووبارە ناسنامەی ژن، دووبارە کەسایەتی ژن دروست بکاتەوە و ئەو هێزە بۆ ژن بۆ خۆی سەرەتا ئاشکرا بکات و پێشی بخات لە کۆمەڵگا. سەرەتای دەستپێکردنی ژنۆلۆژیە گەڕێتەوە بۆ ساڵی 2008 کاتێک لە کتێبی سۆسیۆلۆژیای ئازادی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالا پێشنیاری ژنۆلۆژیە کات. پارچان ژنان خۆیان بخاوەنی ئەو هێزە ئەبینێ و دەست دەکات بە خۆڕێک خستنەوە و لە هەموو جیهانە و لە کوردستان بە تایبەت ئەم فکرە پێش ئەکەوێ و سازی و دامەزراوەی جیاواز دروست دەکات بۆ ئەوەی پەرە بەم زانستە بدا و ئەو هێزەی کە شاراوەتەوە لە ناو سیستەماوە لە ژن بۆ خۆشی تا ڕادێکی زۆر نادیارە دیسانەوە ئاشکرای بکات و پێمان وایە بەم شێوەیە ئەتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین کە ئێستا بەڕووی ژنان و ژینگە و جیهان دەبێتەوە. بەڵێ، ئێوە لە دامەزراوەکەتاندا هەتا ئێستا چەند کۆرسی پەروەردەیتان ڕێخستووە؟ کار و چالاکیەکانتان بەگشتی چ سێکتەرێک لە خۆ دەگرێت و چ کەسانێک دەتوانن تێیدا سوودمەند بن؟ بەڵێ، ئێمە لە ژنۆلۆژی تەنها لە خۆی لە چوارچێوەی دامەزراوەکانە نابینێتەوە، تەنها ئەم دامەزراوەیمان هەیە و ئێمە تەنها لە دامەزراوەیەکە کار بۆ ژنۆلۆژیەکەین، بەڵکو ژنۆلۆژی زانستێکە فکرێکە بۆ هەر مرۆڤێک، نەتەنها بۆ ژن، بۆ هەر مرۆڤێک دەستبردنە بۆ ئەو زیهنیەتە، بۆ ئەو عەقڵەتی کە ئێستا مرۆڤەکانی بە جۆرێک پەروەردە کردووە یا قودرەتی خستووە کە چۆن دنیا ببینن، چۆن لە پەیوەندیەکان بڕوانن، چۆن نزیکایەتی نێوان مرۆڤەکان پەیوەندیە ئینسانیەکانی ڕێی خستووە. ژنۆلۆژی دەست بۆ ئەمانە دەست بۆ ئەم عەقڵێتە ئەبە و لە بەڕێگەی جیاواز ئەو ماتریاڵانی کە لە بەردەستی ئێمەدا یاخود دروستمان کردووە لە ڕێگەی مەڵپەڕی تایبەتی ژنۆلۆژی، لە ڕێگەی گۆڤاری زانستیەوە، لە ڕێگای سۆشیال میدیا و هەروەها لە ڕێگەی کەناڵی تەلەڤیزیۆنی تایبەتەوە بەرنامەی جیاواز هەموو هەفتەیەک ژنۆلۆژی کات هەوڵ ئەدات ئەو زانستی خۆی هەیە و ئەو هێزەی کە پێویستی بە هەموو جیهان بیناسێنێ لە ڕێگەی زانکۆکانەوە لە زانکۆکانە لە فاکولتەی ژنۆلۆژی لە ڕۆژاوای کوردستان ئێستا وەکو بەشێکی زۆر تایبەت ئەخوێندێ و
لە باشووری کوردستان لە مەخمور ژنۆلۆژی وەکو منهەجی خوێندن ئەخوێنرێ و ژنۆلۆژی هەوڵەدات ئەم زانستە لە هەر سزانکۆیەکە و لە هەر ناوەندێکی ئەکادیمیە بخوێندرێت چونکە هەتاوەکو ئەم زانستە نەناسرێت چ بۆ ژن چ بۆ ڕەگەزی بەرامبەری تەپیاوە نەتوانێت ئەو ژنێکە ژیانی دروست کردووە ئەو ژنێکە شۆڕشی کشت و کاڵی و پێکەوە بوونی دروست کرد و شارستانێتی نیۆلۆتیکی دروست کرد شۆڕشی نیۆلۆتیکی دروست کرد ناتوانێت ئەمە بناسێ مێژووی خۆی بناسێ ناتوانێت بە جۆرێکی ڕاستەقینە لە ژن بڕوانێت بۆیە لەگەڵ ئەوانەشا کۆرسی پەروەردەیمان لە هەموو لە ئەوروپا لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە لە باشوورتا ئێستا ئێمە دوو کۆرسمان بەردەوام کۆرسێکمان خوێند ینی کۆرسێکمان وتۆتەوە یاخود خوێندومانە و لە دووەم کۆرسی پەروەردەییە بەردەوامین و ئەم کۆرسانەش بەردەوامە بێ بۆ هەموو ئەو ژنانە یاخود ئەو پیاوانەی کە پێویستە خۆیان بە ئەوە بینن بە پێویست دەزانن کە ئەم زانستە بناسن و بەم زانستەوە بڕوان لە ژیان پەیوەندی لە نێوان هونەر و ئەخلاق و زانست لە ڕوانگەی ژنۆلۆژیەوە چییە؟ ژنۆلۆژی هونەر وەک جوانبوونی ژیانە بینێت هونەر تەنها بۆ هونەر نابینێ ئەوەی بینی لە ناو سیستمی دەوڵەت و سیستمی کاپیتالیزم و سەرمایەداریە تا ڕادێکی زۆر هونەر بۆ ناوبانگە هونەر بۆ دەستکەوتنی سەرمایەیە هونەر بۆ دەستکەوتنی بۆ دروستکردنی پێشانگا و هەموو ئەو جۆرانی کە ئەبیندێت بەڵکو ژنۆلۆژیەمانە ڕەتەکاتەوە و هونەر وەکو جوانکردنی ژیان هونەر وەکو دروستکردنەوەی ژیان ئەبینێ چ بۆ هونەرمەند چی بۆ هەموو ئەو کەسانی کە هونەر دۆستن یاخود هونەر دەبینن ئێمە هەرتاوەکو نەتوانین بە هونەری کاتێک من و تۆ قسە ئەکەین هەرێکێکمان بیر لەوە بکەینەوە باشترین قسە بکەین لە بیری خۆمان لە مێشک و لە ژیانی خۆمانە بیرەکەینەوە ئێمە چۆن بتوانین باشترینەکان پێشکەش بکەین من بیرەکەمەوە چ قسەیەکی زۆر باشە بیکەم یاخود چۆن ئەو پەیامەی خۆم هەمە بە شێوازێکی هونەریانە دەری بڕم واتە هونەر ئامانجی هونەر جوانکردنی ئەو شیانەیە ئیتر لە وێنە کێشانە یاخود لە سینەما و لە فیلم و لە هەموو بوارەکانی تری هونەر یاخود لە ژیانی ڕاستەقینەی هەر مرۆڤێکە هونەر بەواتای جوانکردنی ژیان بەڕێکخستنی ئەو تواناوزەیە کە هەیە ڕێک بخرێتەوە ئەرزانین کە لە ئێستاە لە جیهانە زۆر تونوتیژی و زۆر نادادپەروەری ناهاوسەنگی هەیە ئامانجی هونەریش نیشاندانی ئەم نادادپەروەریەیە بەڵام بە چ شێوازێک بە شێوازێک کە بۆ هەوڵی چارەسەرکردنی بدات نەتەنها بۆ ئەوەی کە نیشانی بدا ئەمە هەیە بەڵام دوای ئەوە کاری ینی شتێکی تر نییە ئەمە شتێکی ناشتێنە من نیشانی ئەدەم کەواتە دوای ئەوەی کە نیشانی ئەدەم بەرپرسیارەتیکە چیە ئێمە چۆن چارەسەری بکەین ژنۆلۆژی بەم شێوازە لە هونەر ئەڕوانێ هونەر تەنها نیشاندانی ناشرینەکان یاخود نیشاندانی جوانەکان نیە بەڵکو هونەر بۆ ئەوەیە کە ئێمە ڕێگەی چارەسەری بدۆزینەوە چۆن کێشەکان چارەسەر بکەین باشە بەڕای ئێوە ژنان کاتێک ڕوبەڕووی کێشە دەبنەوە پێویستە چی بکەن و چۆن چارەسەری کێشەکانیان بکەن بەگشتی ژن پێویستە چۆن خۆی و ئەرک و مافی خۆی بناسێ ئەمە زانین کاتێکە لە کۆمەلگایە لە ناو سیستمی ئێستای جیهانیە کاتێک کە ژنێک ڕوبەڕووی کێشا بێتەوە ئەو کات هەوڵەدەن چارەسەری بکەن یاخود بە جۆرێک ئەگەر لە ڕێکخراوەکانیش بڕوانین کێشەی ژن کاتێک باس بێت کێشەی ژن ئەکرێت کاتێک کێشەی دروست ئەبێت ئەنجا هەوڵەدەن چارەسەری بکەن ژنۆلۆژی ئەم شێوازە کارکردنی نییە بەڵکو پێشەوەی چاوەڕێ ئەوە ناکات کە کێشەیەک دروست بێ ئەنجا چارەسەری بکە بەڵکو ئەو هێزەی کە لە ژنە ئەو توانایی کە بۆ ژن هەیە و ئەو کێشانەی کە ئەگەری ڕوبەڕووبوونەوەیان هەیە ئەو پێشتر بە ژنی ئەیناسێنێ و ئەو هێزە بۆ ژن دروست ئەکات کە بۆ خۆی کێشەکانی خۆ چارەسەر بکات نه ئەوەی کە دامەزراوەیەک یاخود ڕێکخراوێک یاخود هەر بوارێک بتوانێت چارەسەری ئەو کێشانەی بکات وەکو چۆن ئەڵێن فێری ماسیگرتنێکان لەکو ماسی بگرێ و بیخوا ئەنی فێریەکە چۆن خۆی کێشەکانی خۆی چارەسەر بکات بزانێتی ژنۆلۆژی مێژوەکەی خۆی بناسێ مێژووی هەزاران ساڵی سیستمی دەسەڵاتی پیاسەلاری بناسێ مێژووی هەزاران ساڵی دەسەڵاتی پەراوێزخستنی خۆی بناسێ کاتێک کە مێژوەکەی خۆی ناسی زانی لەکوێ و کەی و چۆن ئەو هێزەی لێ سەرنجایەوە و ئەو توانایی کە ئەو هەیەی هەوڵ بۆ شاردنەوەی ئەدرێ یاخود پەراوێز ئەخرێ یاخود لەناو سیستمی سەرمایەداریە چۆن بەکار ئەهێنرێ کاتێک ژن ئەمانەی بینی کاتێک ژن سیستمەکەی بینی ئەو کات فێریش ئەبێت چۆن ئەم سیستمە ئەو کێشانی کە ئەی خاتێک گێژاوە یاخود
ناپۆکی بۆ دروست دەکات خۆی بۆ خۆی ئەو هێزەی هێژن کە بتوانێت کێشەکان چارەسەر بکەوە سنووریش بۆ بەرامبەرەکەی بدا بنێ. بەڵێ وەکو دواپرسیارە و خانمانەی خاوەن بەهرەیەکن چۆن دەتوانن بە ڕێگەی ژنۆلۆژی خۆیان ببینەوە و پشگیری بکرێن و بتوانن زیاتر پەرە بە بەهرەکانیان بدەن. وەک سەرەتا باسم کرد ژنۆلۆژی نەتەنها بۆ ئەو ژنانەیە کە خاوەن بەهرەی تایبەتن، نەتەنها بۆ ژنانەی کە شەهادەی و خوێنەواریان هەیە، نەتەنها بۆ ژنانەیە کە لە گوندەکانن یاخود ناخۆشیارن. مەبەست لە ناخۆشیاری ئەگەر لە سیاسەتا کارەکات، ئەگەر لە بواری ئەدەبیە کارەکات، ئەگەر لە بواری هونەریە کارەکات. ناخۆشیاری پەیوەستە بە نەناسینی خودی مرۆڤ خۆیەوە. ئەم ژنۆلۆژی تایبەت نییە بە ئەو ژنانی کە بەهرەیان هەیە یاخود ئەو ژنانی کە بەهرەیان نییە. دیسانیش ئەو ژنانی کە بەهرەیەکی جیاوازیان هەیە و پێیان خۆشە ئەم بوارە پێش بخەن کە بێگومان هەر مرۆڤێکی تایبەتمەندی جیاوازی خۆی هەیە لە هەر بوارێکی ژیانە. ژنۆلۆژی هەوڵەدات ئەم تایبەتمەندیە ئێمە زۆر جار خۆمان تایبەتمەندی جیاوازمان هەیە بەڵام خۆمان هەستی پێ ناکەین، بەڵام بە تایبەت لە ژنانە نابێنێ، ینی ئەو توانایی کە لە ژنان هەیە ئەگەر تایبەتمەندی لە هەر بوارێکی دیاریکراوە هەبێ باوەڕی پێ ناکرێ یاخود گرنگی پێ نادرێ. ژنۆلۆژی خۆی بە خاوەنی هەموو ئەو ژنانە ئەزانێت کە لە جیهانە لە هەر ئاسێکی کۆمەڵاتی، لە هەر ڕۆڵێکی کۆمەڵاتی، لە هەر پێگەیەکی کۆمەڵاتی سیاسی حزبیدا بن، ئێمە هەوڵە دەین هێزی چەند کۆ بکەینەوە و بەیەکگرتنمان کردنی یەکتر بە باوەڕکردنمان بە یەکتری ئەتوانین بۆ شێوازە زیاتر پێش بکەوین و ئەتوانین تیایدا باشتر بەرەو پێشەوە بچین. بەڵێ زۆر بەڕێز خاتوو هاوژین زیبا، ئەندامی ناوەندی لێکۆڵینەوەی ژنۆلۆژی، زۆر سوپاس کە بە ڕێگەی تەلەفۆن لە سلێمانیەوە بوویتە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام.